وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. بابەتی خەڵقی دایکە حەوا لە ئێسکی پەراسووی حەزرەتی ئادەم لە بوخاری و موسلیم و موسنەدی ئەحمەدی کوڕی حەنبەلدا هاتووە. ئەو فەرموودە پیرۆزەی لەم کتێبانەدا لێکدراوەتەوە باز لەوە دەکات کە حەزرەتی حەوا لە ئێسکی پەراسووی حەزرەتی ئادەم بەدیهێنراوە. لە سوورەتی ئەلنیسائی قورئانی پیرۆزیشدا بەم شێوەیە باسەکە هاتووە: ئەی خەڵچینە، لە خەشم و ناڕەزایی ئەو پەروەردگارەتان خۆ بپارێزن کە ئێوەی لە تاکە نەفسێک دروست کردووە، هەر لەو نەفسەش هاوسەرەکەی بەدیهێناوە. لێرەدا سەرنجتان بۆ لای یەکێک لە تایبەتمەندیەکانی زمانی عەرەبی ڕادەکێشم. لە زمانی عەرەبیدا ئەو جێناوەلکاوەی بۆ مێینە دەگەڕێتەوە هایە و ئەو جێناوەلکاوەش کە بۆ نێرینە دەگەڕێتەوە ئەها. لەم ئاەتە پیرۆزەدا دەکرێت زۆر بەڕوونی ئەمە ببینین: خلقكم من نفس واحدة ثم جعل منها زوجها. با کەمێک لەسەر ئەم دەستەواژەیە بوەستین. کەواتە پێشەموو شتێک خوای گەورە جەللە جەلاله حەزرەتی حەوای لە زاتی حەزرەتی ئادەم دروست نەکردووە، بەڵکو لە ماهیەتی ئەو دروستی کردووە. ئەمە لایەنێکی زۆر وردە. نەفسی ئادەم شتێکی جیایە لە ماهیەتی ئادەم. بۆ نمونە دەگوترێت زاتی فڵان کەس بەم شێوەیەیە، باڵای هێندەیە و چێشی ئەوەندەیە. بەڵام هەمان کەس ماهیەت و دنیای ناوەوە و بیرکردنەوەکانی و نزیکی و دووری هەیە لە خوای گەورە. کاتێک هەڵسەنگاندن یان خوێندنەوە بۆ مرۆڤێک دەکرێت، خوێندنەوە بۆ لایەنی دووەمی واتە بۆ ماهیەتی دەکرێت. لە ڕاستیدا لایەنەکەی دیکەی تەنها ئێسکە پەیکەرێکە و هەر ئەوەندە. ئێستا ئەگەر لەم لایەنەوە تەماشای بکەین تێدەگەین کە مرۆڤ نێتی و نەفسی شتێکە و جەستەشی شتێکی دیکەیە. قورئانی پیرۆز کاتێک باسی خەڵقی حەزرەتی حەوا دەکات دەفەرموێت منها، واتە لەو نەفسە، نەک لە ئادەم. جگە لەوەش کە ئەم فەرموودە متەواتیر نییە و فەرموودەیەکی ئاحادە، ئەو فەرمودانەی کە لەلایەن یەک کەسەوە ڕیوایەت کراوە وا پێویست دەکات کە بە ئاەتێک ڕوون بکرێنەوە. ئەمە شێوازێکی زۆر گرنگە لە بابەتی ڕوونکردنەوەی ئاەت و فەرمودەکاندا. ئاەتەکە متەواتیرە و گوفتاری خوای گەورەیە، کەوا بوو دەبێت فەرمودەکە بجێڕێتەوە سەر ئاەتێک و خاڵە ناڕوونەکانی بە ئاەت ڕوون بکرێتەوە. پێشەموو شتێک دەبێت ئەو تایبەتمەندیانە بزانرێت کە بوونەتە هۆکار بۆ ئەوەی پێغەمبەری سەردار صەڵی الله عەلەیه وسەلەم ئەو فەرمودەیە بفەرموێت و زۆر پێویستە کە سەرنجی ئەم شتە بدرێت. سەردار دەفەرموێت هەمیشە ئامۆژگاری خانمان بکەن بە چاکە. ئەمەواتە هەمیشە باشیشتانی چاک و جوانیان بۆ بکەن و ببنە ئامۆژگاری کەریان تاوەکو ئاراستەیەکی ڕێک بەدەست بهێنن. لەبەر ئەوەی ئافرەت لە ئێسکی پەراسوو دروست کراوە. ئەگەر بتانەوێت زۆر بە خێرایی ڕاستیان بکەنەوە دەیان شێنن. خۆ ئەگەر خەمساردیش بکەن و پەراوێزیان بخەن ئیدی هەر بە خواری دەمێنێتەوە. کەواتە ئەوەی لێرەدا بووەتە هۆی ئەوەی ئەو فەرمایشتە بوترێت، واتە ئەو لایەنەی کە فەرموودە پیرۆزەکە دەیەوێت لەسەری بوەستێت ئەلمەنات و تیارکردنی خانمان بە ڕەوشتی جوان و سیاسەتی بەڕێوەبردنی ماڵە. بەڵێ، ئەگەر بتەوێت بە خێرایی ڕاستی بکەیتەوە دەیشێنیت. ئەگەر پەراوێزی بخەیت و هەر ڕاستی نەکەیتەوە ئیدی وەک خۆی دەمێنێتەوە. پێغەمبەری سەردار صەڵی الله عەلەیه وسەلەم لێرەدا لایەنێکی خانمانی دیاری و دەستنیشان کردووە. ئەویش بەراورد بە پیاوان، ناسکی و هەستیاری و بوونی ئامادەجێکی زیاترە لە خانماندا بۆ خواری و ناڕێکی. کەواتە بابەت لێرەدا ئەوە نییە کە دایکە حەوامان لە ئێسکی پەراسوو دروست کرابێت، بەڵکو ئەوەیە کە ئەگەر خانمان فەرامۆش بکرێن وەک خۆیان دەمێننەوە و ئەگەریش ڕوبەڕووی ڕاستکردنەوەیەکی بێپێوەەر بوونەوە دەشێن. بەدڵنیاییەوە ئەوەش بابەتێکی جیاوازە کە حیکمەتی دەربڕینی ئەو فەرمودەیە بەو شێوەیە چییە؟ پێغەمبەری سەردار صەڵی الله عەلەیه وسەلەم لە دەربڕینی ئەو فەرمودە پیرۆزەدا فەرمیەتی منذڵ، واتە لە ئێسکی پەراسوو. وشەی مین بەرامبەر لە دێت، بەڵام هەندێک کات بەمانەی تەبعیدیش دێت، واتە بەشێک لە شتێک یاخود کەمەکێک لە شتێک. هەندێک کات بەواتای بەیان بەکاردێت،
واتە شتێک لەو ڕەگەزە یان لەو جۆرە. بەرمەبنای ئەمە لێرەدا بەپێی ئەوەی پێغەمبەری سەردار سەڵ الله عليه وسلم بابەتەکەی بەبێ بیرکردنەوە و بە خێرایی تێپەڕاندووە، کەواتە دەگونجێت مانای دیکەشمان بەزەین دابێت. پێغەمبەری ئازیزمان سەڵ الله عليه وسلم چەندین دەربڕینی لەم جۆرەی هەیە. بۆ نمونە دەفەرمێت هەموو جۆرە گیاندارێک شەیتانێکی هەیە، شەیتانی ئاژەڵانیش ئەوەیە. ئەمە لە کاتێکدا دەفەرمێت کە حوشترێک لە کاتی هەڵهاتن و غارداندا دەبینێت. پاشان دەفەرمێت حوشتر لە شەیتان دروست کراوە، واتە کە زیادەی شەیتان یان شتێکی لەو بابەتە. پێغەمبەری سەردارمان سەڵ الله عليه وسلم لەم قسەیەدا مەبەستی ئەوەیە هەروەک چۆن لە نێو مرۆڤەکاندا شەیتان ڕەوشت هەیە، ئاوەهاش لە ئاژەڵاندا ئاژەڵ هەیە کاری شەیتانەکان دەکات. واتە ئامانجی ئەوەیە سەرنجی دەوروبەرەکەی بۆ هەڵسوکەوتێکی شەیتانی ڕاکێشێت. جاروبار ئێمە مانانیش بەرامبەر کەسێک کە بێهەست و شعور بێت دەڵێین فڵان کەس دەڵێیت تەختەیە. بە دڵنیاییەوە ئەوەشی گوێی لەم قسەیەمان دەبێت خەیاڵی ناچێت بۆ ئەوەی کابرا لەلایەنی مادیەوە لە تەختە بچێت، بەڵکو وا لە قسەکە تێدەگات کە کەسی باسکرا و کەسێکی بێهەستە و لە هیچ شتێکدا کەمترین هەستیاری نییە. جا هەروەک ئەمە کاتێک دەگوترێت فڵان کەس شەیتانە، ئەو مانایە دێتە زەینی مرۆڤەوە کە کەسی باسکرا و خەڵکی لەخوا بێ ئاگا دەکات و گومڕایان دەکات و خویان خراپ دەکات. ئێستا با سەرنجێک لە واتای ئەو ئاەتە بدەین کە لە سەرەتادا هێنامان و تەماشایەکی فەرمایشتەکەی پێغەمبەری سەرداریش درودی خوای لەسەر بێت بکەین. ئافرەت لە ئێسکی پەراسوویپیا و بەدی هێنراوە. ئەمەواتە ئافرەت لە ڕوویەکەوە بەشێک یان پارچەیەکە لە پیاو، واتە بوونەوەرێکە لە هەمان جۆر و ماهیەتی پیاو، واتە ئەویان لە چ جۆرە پرۆتینێک دروست بوو بێت، ئەمیش هەر بە هەمان شێوەیە. ئەگەر لە هەمان توخمی یەکدی نەبن، هەروەک بیتاندن و زاوزەیان لە نێواندان نەدەبوو، خستنەوەی نەوە و بەردەوامبوونیش لە نێوانیاندا ڕووی نەدەدا. چونکە ئاەتەکە بەم شێوەیە کۆتایی دێت، دەفەرموێت لەو دوانە پیاوان و ژنانی زۆری خستوەتەوە. بەڵێ، ئەگەر ئەم دوانە لە جۆریان توخمێکی جیاواز بوونایە وەچەیان بەردەوام نەدەبوو، کەواتە دەبێت وەک یەک بن. وشەی دڵ کە لە فەرمودە پیرۆزەکەدا بەکار هاتووە ئەگەر لە ڕووی چاوگەوە وەری بگرین، مانای شتێک دەدات کە مەیلی بەلای خواردبووندا زۆر بێت، یاخود شتێک کە ئاسان خوار دەبێت، نەک خوار بەتەنها. پێغەمبەری سەردارمان سەڵ الله عليه وسلم ئەم دەستەواژەیەی هەڵبژاردووە. ئەمەواتە ئافرەت خێراتر لە پیا و لە ڕێلا دەدات و خوار دەبێت. ئەمەش لایەنێکی هێندە ڕوون و ئاشکرایە کە پێویستی بە مشتومڕ نییە و حاڵی جیهانی شایەتە لەسەر ئەمە. بەڵێ، ئەهلی بێئاگایی و لایەنگرانی گومڕایی لە هەندێک سەردەمدا ویستویانە ئافرەت وەک قولاپێک بەکاربهێنن بەرامبەر بە پیا و پیاویان بەهۆی ئافرەتەوە لە ڕێ دەرکردووە. بەتایبەت لەم سەدەی 20دا ئافرەت هێندە پایەماڵ بووە کە لە هیچ سەدەیەکی دیکەدا بەو شێوەیە بە خۆڕایی نەبووە. وای لێ هاتووە لە پێناو کاریگەربوونی ڕێکلامەکاندا لە ڕێکلامی سادەترین شتدا ئافرەت دەکرێت بە ئامراز و بەکاردەهێنرێت. ئەمە هەروەک لە فەرمودە پیرۆزەکەشدا ئاماژەی بۆ کراوە لە بابەتی دەرخستنی خاڵە لاوازەکانی ئافرەتدا شتێکی زۆر واتادارە. کەس دەتوانێت ئەوەمان بۆ ڕوون کاتەوە کە بۆچی وێنەی ئافرەت دەنرێت بە ڕێکلامی تایەی ئۆتۆمبیل و گەرەستەی گەرما و خۆشۆردن و تەنانەت باسترمەشەوە. پەیوەندی ئافرەت چییە بە هەموو ئەم شتە جۆرا و جۆرانەوە؟ کەواتە ئەوە لە پێغەمبەری سەردارەوە سەڵ الله عليه وسلم دیار بووە کە لە داهاتوودا ئافرەت لەلایەن ئەهلی بێئاگایی و ئەهلی گومڕاییەوە دەکرێت بە ئامراز و لە هەندێک شتی ناڕێک و خراپدا بەکاردەهێنرێت. بۆیە لەو بابەتەدا ئاماژەی بۆ خواردترین ئێسکی پیاوان کردووە و فەرموویەتی لەوەوە بەدیهێنراوە. بەڵێ، وابزانم بۆ باسکردنی بابەتێکی ئاوەهاش نەدەتوانرا دەستەواژەی لەمە جوانتر و شیرینتر هەڵبژێردرێت. بەم بۆنەیەوە بالایەنێکی دیکەی جیاوازیش باس بکەین. لە بەشی تەکوینی کتێبی تەوراتدا باز لەوە دەکرێت کە حەزرەتی حەوا لە شوێنێکی حەزرەتی ئادەم وەرگیراوە و بەدیهێنراوە. لە ڕاستیدا هیچ شتێک نییە ڕێگر بێت لەوەی حەزرەتی حەوا لە شوێنێکی حەزرەتی ئادەم وەربژیرێت و بەدی بهێنرێت. خوای گەورە حەزرەتی ئادەمی وەک موعجیزەیەک بەدیهێنا. ئەگەر لەو کاتەشدا کە حەزرەتی ئادەم لە نێوان ئاو و گڵدا بووە
پارچەیەکی لێوەرگیرا بێت و حەزرەتی حەوای لێ بەدیهێنرا بێت شتێکی نامۆ نییە. لە ڕاستیدا یەکەم بەدیهێنان موعجیزەیە. حەزرەتی ئادەم و حەزرەتی حەواش بەرهەمی ئەو موعجیزەیە. زانست لەم بوارەدا بێپەڕ و باڵە و نابیست و نابیناشە. ناتوانێت شتێک لەسەر بابەتی یەکەمین خەڵق بڵێت و ناتوانێت لێکدانەوەیەکی ماقوڵی بۆ بکات. بەرمەبنای ئەمە ئێمە وەک موعجیزەیەک تەماشای یەکەمین بەدیهێنان دەکەین و تەسلیمی ئەوە دەبین کە خوای گەورە باسی دەفەرموێت. ئەمەش هەر لە خۆمانەوە و کوێرانە قبول ناکەین، بەڵکو لە ڕێی هەستکردن و بینینی دەسەڵاتداری ڕەهای زانست و ویست و توانستی خوای گەورەوە بەسەر هەموو شتانەوە، هەر لە گەردیلەکانەوە هەتا گەلەستێرەکان کە لە پەنجەرەکانی زانست و پێشکەوتندا ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەردەکەون وەها دەڵێین. ئەو زانایە بەڕاستی هەموو شتێک و دەبێت لە قسەکانی ئەودا بۆ خودی ڕاستی بگەڕێین.